درود بۆ ئێوە. بەخێراتی پترۆس. چەند دێر هاتی؟ پەیداکردنی چەک دژوار بوو. زۆر باشە. هەموو ڕووبەندیان هەیە؟ دەیدا ڕۆژ ماوەیەکی زۆر نییە. ئەوان حتمەن زیندوون. بە یارمەتی خوددا ڕزگاریان دەکەین. زۆر باشە. ئەو بەردەبێنە؟ هەمووتان سرنج بدەن. پێوەکە لێرەیە. ئەشکەوت لە بەشی باکووری کەودا هەڵکەوتووە کە 3 کەس قەرەوڵی هەیە. ئێرە، ئێرە و ئێرە. لە خوارەوەی کێوەکەیشدا بنکەی سەربازەکانی ڕوومیە کە ژمارەیەک لە سەربازەکان لەوێدان. ئاوای ڕقیمیش لە بەشی ڕۆژاواییدایە کەوایە دەبینن کە بەشی باکووری کێوەکە پارێزەری نییە. بەڵام ڕێگایەکەی زۆر دژوارە. ڕێگایەکی سەخت بەڵام دڵنیە. ئێمە ئەگەر سەرکەوتین کە قەرەوڵی بەردەمی ئەشکەوتەکە لەناو ببین، دەرفەتی باشمان بۆ خراپکردنی دیوار و لابردنی بەردەکانی بەردەمی ئەشکەوتەکە و ڕزگارکردنی گیانی ئەوان هەیە. سەرکەوتنی ئێمە بە مەرجی بێدەنگی و وریایە. بەڵێ، دەبێ بە تەواوی بێدەنگ بین. زۆر باشە. زۆر باشە. ئەگەر قسێکتان نییە وەڕێ دەکەوین. پترۆس، تۆ لە پێشەوە بڕۆ. بەڵێ. دەسەبە ژمارەشیان کەم نییە. ئەوەیش ئاوای ڕقیمە. ئەشکەوتەکە لەو خوارەوەیە، هەر لەم نزیکەوە لە ژێر پاماندایە. لەبەر ئەشکەوتەکەیشدا چەند قەراوڵ هەن کە دەبێ بێدەنگ لەناو بچن. لە هیچ شتێک مەترسن. لێرە بەدووە بە ئارامش و بێدەنگی وەڕێ دەکەوین. ئامادەن؟ زۆر چاکە ڕێکەوەن.
لەخەو هەستن هەستن هەلاماریان بۆ لەشکەوتەکە هەلاماریان بۆ لەشکەوتەکە هەستن هەلاماری ئەشکەوترەوە وەرن بەرەو لای ئەشکەوتەکە دەچین هەڵەکەن بەرەو لای ئەشکەوتەکە دەڕۆی ئەوە شتەکەی ناپیاو هەلەکەن گونجر هەلەکەن گونجر زووکان هەلەکەن تونتر ئەبڕۆندەی بڕۆ ڕامۆستن زووکەن بڕۆندەی بڕۆ سەرکەون بڕۆ سەرکەون ئەی بڕۆن دەست ڕاگرن سەربازەکان خەریکن دێن دەبێ هەڵێن زووکەن دەبێ بڕۆین هەڵێن دەی ئەلعان دەگەنێ پترۆز پەلەکە لەی پترۆز وەرە لەی زووکەن دەی زووکەن ئەلعان سەربازەکان ئەگەن زووکەن ئەناگەن زووکە دەی بڕۆین لە کام لاوە چوون ڕۆنە دوایانە لەعنەتیانە ئالێرۆ بچین بە دوێنە لەم تاریکێدا بێفایدەیە تەرمەکان بە نەخوارێ چوار کەس لێرە ڕاوەستن و قەرەوڵ بێرن باقیتان بێن و وەرنەخوارێ